سەڵاوتان لێ بێم کاتتان باش. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 5,000 کارگا مۆڵەتی فەرمی کارکردنیان هەیە. لەو ژمارەیە 2,739 کارگا لە کاردان و بەرهەمیان هەیە ڕۆژانە، بەڵام 2,066 کارگا بەپێی ئامارەکانی وەزارەتی پیشەسازی لە کارکردن وەستاون. ئەپرسین لەمپەڕ و ئاستەنگەکانی بەردەمەم کارگانە چین؟ بۆچی کار ناکەن؟ ئایا چۆن دەکرێت بەرهەمی ناوخۆی بمژێنرێتەوە و کارگەکان وەگەڕ بخرێنەوە؟ هەرێمی کوردستان لە هەرێمێکی بەکاربەری هاوردەکارەوە ببێت بە هەرێمێکی نردنکار لەسەر ئەم پرسا گرنگە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. بەهۆی قەیرانی دارایی و کێشەی سیاسی چەند ساڵی ڕابردووی نێوان هەولێر و بەغدا نزیکەی 3 ساڵە 400 کارگەی هەرێمی کوردستان داخرابوون، بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 300 کارگا دەستیان بەکار کردوتەوە. بەشێک لە کارگەکانیش بەرهەمیان زیادی کردو و دەیانەوێ هەناردەی وڵاتانی بەریتانیا و ئەڵمانیا و کەنەدا و بەحرین و قەتەر و ئیمارات و لوبنان و عومان و چەند وڵاتێکی دیکەی بکەن. ئێرە یەکێک لە کارگەکانی بەرهەمی ناوخۆییە کە لە مادەی خامی سعودی زاهی پاکەرەوە و سفرەی سەفەری بەرهەم دەهێنن. زۆربەی و کەسانەی لێرە کار دەکەن شارەزا و دەستی خۆماڵین، بەڵام لە 85 بەرهەمەکەیان لە ناوەڕاست و باشووری عێراق ساغ دەکەنەوە. کارانەی لە پشتێمە ئیشەکان دەستی کارتان لێرە چەند کەسن و تا چەنە زۆرینیان خۆماڵین؟ ئێمە بە خۆشحاڵیەوە وەکو کارگەی خۆمان لە 100% ئەو کەسانی کە لێرە کارەکەن خۆماڵی لە 100%. هەلیشتان بەدەستی بیانی نەبەستوە؟ وەڵاهی لە ڕاستیدا کاروان ئەوە فکرەیەکی من بوو، خۆش نییە من خۆم باسیەوە بکەم لەبەرەوەی ئێمە لە کوردستان خەڵک هەمووی با بڵێن داوای دامەزراندن لە دەوڵەتەکە لە حکوومەتەکە مەرج نییە هەمووشی دا بمەزرێ. ئەگەر تۆ بتوانی هەلی کار بڕەخسێنیت خەڵکیەکەیە کە ئەتوانی لە کوردستانە بەڕاستی تەوزیفی کە یادای بمەزرێنی و لە نەتیجەش تۆ ئەتوانی بەڕاستی کادری فەنی زۆر پێشکەوتوو بەرهەمبێنی. بازاری ساختکردنەوەی بەرهەمەکانی ئەوە کوێ؟ تەنها بازارەکانی هەرێمی کوردستانە یان نەخێر دەرەوی هەرێمی کوردستانیشتان هەیە؟ لە ڕاستیدا وەکو زاهیەکە لە ئێمە لەسەر لە هەرێمی کوردستان بازاری ساکردنەوەمان هەیە و لە حکوومەتی نەبا بڵێن لە عێراق بەعام و هەرێمی کوردستان بیمافیدی، بەڵام زۆربەی زاهیەکە لە بەشی جنوب ساغ ئەبێتەوە. وەکو سفرەکەش کاک کاروان ئێمە لە کوردستان 24 ساعت پێویستمان بە 3,000 کارتۆن سفرەی سەفەریە، بەڵام بەداخەوە لەبەر بوونی هەندێک گرفت و لەبەر نەبوونی با بڵێن وعی کڕیار ئەو بەرهەمەی کە ئێمە هەمانە لە ئەو بەرهەمەی کە ئێمە لە کارگەی هاسمان هەمانە هەر هەمووی لە کوردستان ساغ نابێتەوە. بۆچی وعی کڕیار؟ ئەی بەشێکی بۆ خۆتان نەگەڕێتەوە کە ڕەنگە وەک پێویست ڕێکلامتان نەبوو بێیان وەک پێویست خۆتان نەناساند بێ بە خەڵک؟ کاکە من ناتوانم بڵێم ئێمە وەکو پێویست خۆمان ناسانەوە بە خەڵک لەبەر ئەوەی ئەوەندە ئاستەنگەکانی بەردەمی ئێمە زۆر بووە. من بدایت کە باسی ئەوم کردوتم سفرە هەناردەی ئەوروپاکەم باوەڕ کە زۆر گاڵتیان پێکردین، بەڵام بە خۆشحاڵیەوە لەخوای گەورە بەزیابێ بەڵێ ئێمە توانیمانە ئێستەکانێ لەسەر ئاستی ئەوروپا یەکەم وڵات لە وڵاتی بەریتانیا توانێتی 2,000 کارتۆن یەکەم کۆنتێنەر حواڵی بەریتانیا بکە و بەرنامەی ئایندەشمان ئەڵمانیا وڵاتەکانی ترە. ئەمجا بەرنامەیەکی تریشم داناوە بەڕاستی بۆ کوێت و قەتەر و چەند کارەسانیان بۆ کردن لەوەی کە گومرگ نەکرێن کەنارتان؟ وەڵاهی لە ڕاستیە کاراسانیان بۆ کردین، بەڵام کاراسانیەکە متعیب بوو، ینی زۆری خایەن. چەندێک مایەوە لەسەر سنوور بوون؟ 6 ڕۆژ ئێمە لە بەرهەم کەلین مایەوە. هۆکارەکە وتیان ئیجازەی هەناردەتان نییە، تر هەتا ئیجازەی هەناردەمان دەرکرد تۆزێک پێی چوو، بەڵام لە هەمووی ناخۆشتر کاروان کە نقطەیەکە ئەبێ ئیشارەتی چی گرفتی تریش ماڵە بدەن؟ یەکێک لەو گرفتانە تۆ لە هەر وڵاتێک کە بەرهەمت هەیە کە پیشەسازیت هەیە هەناردە ئەەکەی دەوڵەت یارمەتیدا. ئێمە بەعکسەوە حکومەتی هەرێم چی بۆ زەناتان؟ حکومەتی هەرێم بۆ نمونە ئێستا من وەکو سفرەکە ئینسان بە ویژدانەوە قسە بکە یارمەتیان ناوین گومریکیان لێ وەرنەگرتین دەستیان خۆش شتێکی زۆر باش بوو، بەڵام بۆ نمونە داوای شەهادە منشە لە ئێمە کراوە. شەهادەی منشە چوومەتە غورفەی تجارە ژووری بازرگانی سلێمانی، شەهادەی منشە بە من دراوە کاروان وەرەقەیەک بە ملیۆنێ دینار. یەک وەرەقە بە ملیۆنێ دینار بۆ یەکجار زۆرە. لە هەرێمی کوردستان 5,300 کارگا بە سەرمایەی 33 ملیار دۆلار دروست کراون. لەو ژمارەیە لە 183 کارگەی بچووکن، لە 110 کارگەی مامناوەند و لە 170 کارگەی گەورن. کێشەی بوونی ژمارەیەکی زۆری کارگە لە یەک بواردا بۆ نمونە کارگەی بلۆک ئەم خاوەنکارە کە لە هەمان کاتدا ئەندامی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیا ناچاری کردووە کارگەکەی دابخات لە کاتێکدا ماوەی 35 ساڵە لەو بوارەدا کار دەکات.
لە ساڵی 1964ەوە کارگەی بلۆکت هەبووە ئێستا داست خستووە هۆکار چییە؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەتوانم بڵێم سووی ئیدارەکردنی بەڕێوبەراتی گەشە پێدانی پیشسازی تۆ لە هەموو مەفروض بوو مەسەن تۆ لە سلێمانیا پێویستێ بە 50 کارگەی بلۆکە ئێستا 254 کراوەتەوە تا بەتەکید یانە بێت ئەو ئینتاجەیەکی ئەو کاتی تۆ کردەوە لە 1940 کارگەی بلۆک لە ساڵی 1940 کاتی تۆ کارگەکەتدانە چەند کارگەی بلۆک هەبوو؟ 20 کارگەیەکە بوو تقریبا. ئەنی پێویست بوو لە 50 کارگەت تێنەپەڕێ؟ پێویست بوو وڵاتی زیاتر نەدرێت؟ ئەمە بێپلانیە یان چی؟ ئەتەم بەتەکید بێپلانیە ئەبێت چاو بخشێنێتەوە بە سیاسەتی ئیشکردنیە وەزارەتی پیشەسازی کە قەتەی سەنەوی هەبێ کە پارێزەکان پێویستیان بە چ کارگەیەکەیە و بەرنامەی بۆ دانێت. ئێستا تۆ لە شوێنی کارگەکەت چیە کرێت؟ ئێستا حالیان داخراوە ئەو حالیان ئێستا داخراوە هەموو ئەو خاوەن پرۆژەی پیشەسازی ئینتاجی گرفتیەیە کوشت و کاڵیش بە دەرنیە لەو مەوزوعات. ئەم لیستە دەری دەخات کارگە داخراوەکان چین هەندێکیان لە بنەڕەتەوە مۆڵەتیان وەرگرتووە بەڵام دەستیان بەکار نەکردووە هەندێکی دیکەیان زەوی کارگەکانیان بەکارهێناوە بۆ کار و پرۆژەی دیکە هەندێکی دیکەیان ئێستا کارگەکانیان کردووە بە کۆگا. ئەم دوو فایلەی بەردەستی ئێمە ژمارەیە و کارگە مۆڵەت دراوانەی تێدا تۆمارکراوە کە مۆڵەتی کارکردنیان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە کار بکەن. هاوڕێ و هاوکارانمان لە بەشی دیکۆمنتەری و فیچەری کوردستان 24 کە بە پێی پلانی خۆیان دەیانەوێت فیچەری تایبەت لەسەر کارگە ناوخۆیەکان تۆمار بکەن و هانی بەرهەمی ناوخۆیی بدرێ تەلەفۆنیان بۆ ژمارەیەکی زۆری ئەو کارگانە کردووە. لێرە بەهێڵی سوور بەسەر ناوی ئەو کارگانەتە هاتووە کە کار ناکەن ژمارەکە زۆرە کەم نییە کە لە کارکردن وەستاون. بەپێی پۆلێنبەندیەکە بێ ژمارەی زۆری ئەو کارگانی کە وەستاون کارگەی بلۆک و کەلوپەلی بیناسازین دواتر خۆراک و مەوادی پلاستیکی و کیمیایی. ئایا چێ بەرپرسە لە داخستنی ئەم کارگانە؟ دەنگۆیەکی شەیە کە تا ئەم کاتە پشتڕاست نەکراوەتەوە ئەوەیە کە لە بنەڕەتەوە هەندێک لە خاوەن کارگەکان کە مۆڵەتیان بۆ کارگە وەرگرتووە کارگەیان نەمەزراندووە یا هەندێکی دیکەیان دواتر کارگەکەیان کردووە بە کۆگا بۆ هەڵگرتنی شمەکی خۆیان. هۆکار زۆرن بۆ وەستانی کارگەکان ئەتوانین ڕوونیان بکەینەوە لە چەند خاڵێکا بە کورتی هەندێکیان زۆری ژمارەی کارگەکانە هەندێکیان کۆنی کارگەکانە و نوێنەکردنەوەی ئامێرەکانیەتی و هەندێکیان نەبوونی خواستە لەسەر بەرهەمەکانیان بەڵام هەندێک کارگە هەیە کە تازە دامەزراوە ئەو کارگانە بەڕاستی کارنەکردنیان هۆکاری تریە هۆکاری ئەوەیە کە کەڵ هیچ یابووری باشی بۆ نەکراوە بۆ پرۆژەکە دوو کاڵای هاوردە ئەمەندە زۆر بووە لە وڵاتەکەی ئێمە کراوە بە بازاڕێک بۆ ساکنەوەی کاڵای وڵاتانی دراوسێ لەگەڵ چین و عەربستانی سعودی و مالیزیا و ئەندەنووسیاوانە بەڕاستی ئەم کاڵانە زۆربەیان ئەتوانین بڵێن لە ساهشتای بەبێ کوالیتی هاوردە ئەکرێن بەرهەمێکە لە سعودیەوە هاتووە بەبێ کواڵەتی هاتووە بەرهەمی سعودیا توانین بڵێن تا ڕادێک باشە من نەموت هەمویان بەڵێ بەڵام تورکی دێت تورکی دێت ئێرانی دێت سینی دێت ئەمانە کوالیتیان زۆر لە خوار کوالیتی مواسەفاتی عێراقیەوەی چووکە بەرهەمی کارگەکانی ناوخۆ هەرێمی کوردستان و عێراق لەسەر ستاندەری عێراقی کارەکەین ینی مواسەفاتی عێراقیمانەیە کە ئەتوانین کار بکەین و بە کواڵەتی کار بکەین بۆچی بەرهەمی ناوخۆی لە بازاڕەکانە نییە بۆچی هەربێ بەرهەمی وڵاتانی دراوسێ ساخ بکرێتەوە هەیە ئەوانەش هۆکاری ئابووری هەیە بەرهەمی ناوخۆ تێچوونی زۆرە لەبەر چەند هۆکارێک نرخی سوتەمەنی گرانە کرێکار گرانە کارەبا گرانە نرخی زەوی گرانە کەرەستەی خاومان بەگران دەستەکەوێ ئەمانە هۆکارە لە هەمان کاتە سیاسەتێک بەرپاکرێ لە هەرێمی کوردستان و عێراقا بە تایبەتی لە وڵاتانی دراوسێەوە ئەو مارکێتانەی کە بەرهەمی کاڵای ئێرانی و تورکی عەرزەکەن ڕەفەکانیان حجز دەکرێت ساڵانە بە ئیجار پارە وەرەگرن بەرامبەری بەڵێ هەست بە بێپلانیشی گەورە ئەکرێ لە ماوەی ڕابردوو بنونە 200 کارگەی بلۆک هەبووە بەرهەمێنانی بلۆک ئایا بەڕاستی 200 کارگەی بەرهەمێنانی بلۆک پێویستە ئێستا وای کردو بەشێکی زۆریان دابخرێن یان بازاڕیان نەمێنێ بەڵێ پێشتر کە بڵێن پیشەسازی کە دەستی کرد وەزارەتی پیشەسازی کە دەستی کرد بە
ئیشی کەرتی تایبەت لە ساڵی 1970 و 1999 دەستی پێکردەوە بەڕاستی ئەو کاتە بەم شێوە تۆکمەیە ئێستا پلان نەبووە. 66 کارگە لە سلێمانی مۆڵەتیان لەوە بەرهێنان وەرگرتووە لە بوارەکانی شیش و چیمەتۆ و خشت و ئاسن و چەند بوارێکی دیکە بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی پێشنیاز دەکات کارگەکان بدرێنە کەرتی تایبەت بۆ وەگەڕخستنەوەیان و ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ بێکاران. پێشنیازی ئێمە ئەوەیە ئەم کارگانە بکرێتە کەرتی تایبەت کە ئەبێتە هۆی ئەوەی بتوانێت لە جاتی ئەوەی خەڵتەعین بکرێت بتوانێت دەستی کار لەوەیە بۆ بخۆ هەر کارگەیە بیخەیتە گەڕ بەئەکید یەکەم دەستی کارەخات دوو هەر ئینتاژێکی هەرە بێ و من دڵنیاشم لەوانی ئەوانی کەرتی تایبەت کارەکەن و سەرمایەداران ئەگەر ئەو کارگانە بخەنەوە ئیش بە شێوەیەکی تازە و بە تەکنۆلۆژیایکی تازای خەنە ئێستا ئەگەر کارگەیەک دابمەزرێ کەسێک بێت لێرە داوی مۆڵەتی لە بەڕێستان بکات بڵێ کارگەیەک دامەزرێنم لە چ بوارێک زۆر پێویستیە بۆ دووبارە نییە بە سەرنجی ئەوە خۆی لە ڕاستیاناڵم ئێمە ئەبوایە لە هەموو بابەتەکانە بەڵام ئەوانەی کە ئێمە ئێستا زۆر دڵخۆشکەرین و حەزەکەین حەزەکەین لە بواری لە قوتونان لە بواری با بڵێن موادی زراعیە کارگە دروستکەن کە ئینتاجی سناعی زراعی هەبێ ئێمە حەزمە لەو بوارانەیە و ئەوەش ئێستا شەکەن لەو بوارەیە بێتە پێشەوە زۆریش داوایان لەکەین لە سێ سێکتەری گرنگە کە ئێمە زۆرمان پێویستە سێکتەرەکانی پیشەسازی کشتتوکاڵی و گەشت و گوزاری ئەم سێکتەرە زۆر پێویستە ئێستا خەڵبێتە پێشەوە کاریتیا مۆڵەتی بەرهێنامکە مۆڵەتیان بکە ئامادەین هاوکاریشیان بین ئێمە ڕایۆشکار و ڕێپشاندەر و پارێزەریشیان بین هاوکاریانە بن چۆن هاوکاریانەوەی بتوانین مامەڵەکانیان بۆ کەم بکەینەوە ڕۆتینیان بۆ کەم بکەینەوە کار ئاسانیان بۆ بکەین هەوڵ بین لە گەڵسەرەوەی خۆمانە کە بۆ ئەو جۆرە پرۆژانە هاوکاری زیاتر بکرێت. لە هەرێمی کوردستان کارگەکان لە 11 سێکتەری واک خۆراک و بیناسازی و کەلوپەلی نێوماڵ و مۆبیلیات و مادە پاکەراوەکان کار دەکەن. کارگەکان لە بەرهەمێنانی کەرەسەی بیناسازی گەیشتونەتە ئاستی پڕکردنەوەی پێویستی نێوخۆ بەڵام لە سێکتەری خۆراک و جلوبەرگ و چەند سێکتەرێکی دیکە کوردستان پێش بە کاڵای هەوردەکراو دەبەستێت. خۆم لە ساڵی 2009 پرۆژەی شترم تەقدیم کرد کە پرۆپۆزالێکم تەقدیم کرد بە وەزارەتی سەناع و بە کۆمپانیاکان بۆ هێنانی پرۆژەی بەستەبەندیکردنی بقۆلیات بە گشتی دانەوێڵەکان بە گشتی و ئیجازەکەیشم وەرگرت ئێستاش لە ناو فایلەکانمە ئیجازەکەی ماوە بەڵام بەڕاستی لەو کاتەیە حکوومەت هاوکار نەبوو لە پێدانی زەوی و تەسهیلات بۆ ئەوەی کە من بتوانم تەبەنی ئەو پرۆژەیە بکەم و سەرقاڵی بازار و ئەو کارگەی تریش وای لێ کردبووین لەو کاتە ڕامگرت دوایش وەز عێراق بەرەو ئاراستەیەک ڕۆیی کە نەمتوانی زەوین بۆ دابین گرفتەکە ینی یەک هین نەبوو یەک هۆکار نەبوو هۆکاری نەبوونی کارە با هۆکاری اختصاص نەکردنی زەوی لەلایەن شارەوانیە لەو کاتەیە بۆ کارگەکان و تەنانەت کارگەکانی ئیشیان ئەکرد بەرەو وەستان و لە ناوچوون ئەچوون ئەوانیش بیریان لێ نەکردەوە و منیش وەستان لەو ئیشە هەرۆ جەرباسی بایکۆتکردنی کاڵای بەیانیەکان نەکرا بە تایبەتی تورکی و بە دەرەجەی دووەم ئێرانی قسە لەسەرەوەیە لە کاتێکە زۆربەی بەرهەمەکان مەتەنان لە فێستیڤاڵەکانیش هەر بەرهەمی ئێرانی و تورکین ساغەکرێنەوە چۆن نەتوانین چۆن بڵێ نتوانین بایکۆت بکەین بۆ بەرهەمی ناوخۆیمان هەبێت بەڕاستی من لێرەوە بە هاوڵاتیانی خۆمان دەڵێن بە گەنجانمان دەڵێن بە خەڵکەکەمان دەڵێن نەگەیشتوینە ئەو ئاستەی کە ئێمە بتوانین بایکۆتی کاڵا و بەرهەمی دەرەچی بکەین خۆزگە ئەخوازین کە بگەینە ئەو ئاستەی پێویستمان دەرەوە نەمێنێ پێویستمان بە کەس نەمێنێ بەڵام نەگەیشتوینە ئەو ئاستە تەنها زەرەر لە خۆمان ئەدەین کاتێ بایکۆتی کاڵای وڵاتێکەکەین تەنها زەرەر لە هاوڵاتیانی خوارەوە ئەدەین کە کاڵای ئەو وڵاتە ئەگەر نێت گرانی دروستە بێ ئامادەین کە کۆمپانیا بیانیەکان بێنین لێرە شێوازی کارکردن و بەرهەمهێنانی بەرهەمی ناوخۆ چۆن بەرەو پێش بەرین. کارگە نێوخۆیەکان گلەیی کەمی پاڵپشتی حکوومەت بۆ کەرتی پیشەسازی دەکەن داواش دەکەن حکوومەت یارمەتیان بدات تاوەکو ئەو کەرتە ببوژێتەوە ئەم پیاوە کارگەی مادە پاکەرەوەکانی هەیە لە 12 هێڵدا کار دەکات زیاتر لە 35 بەرهەم دەخاتە بازارەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووی قەیرانی دارایی و بێبازاری 3 ملیۆن دلار زیانی پێکەوتووە بەڵام بەردەوامە لە کارکردن و فراوانکردنی کارگە و کارەکەی. سپاس بۆخوا لە 2019 لە دەستپێکی 2019ەوە بۆی کە ڕێککەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغا ڕێککەوتونە سپاس بەخواوە بەرە و
مەرحەلی خۆمان دەگەڕێنەوە ئینشەڵڵا. ینی ڕێکەوتنی هەرێم و بەغدا بۆ ئێوە بازاڕێکی سەخام شت بزانێت کاکەروان کوردستان بۆتە سنتەرێکی ناوەندی بۆ بەرهەمی ناوخۆی عێراق. ئەوەی ئێستا خواروی عێراق ئەوەندە سیقە بە بەرهەمی ناوخۆی هەرێم دەکە ئەوەندە بە پشتڕاست نییە بە بەرهەمی تورکیا ئێرانیش. بازاری ساختکردنەوەی ئەوە کوێیە؟ بازار ساختکردنەوەی ئێمە 125مان لەسەر کوردستان. پلانی چەند وڵاتان هەیە بەرهەمەکانی بۆ بنێرن گرفتەکان چی؟ ئێمە کەمترین لە وڵاتانی دەوروبەر نامەوێت ناویان بێنم، بەڵام هەر نەبێت دەتوانین ئەمڕۆ بۆ سووریا بینێرین، توانین بۆ ئەفریقیا بینێرین، توانین بۆ جۆرجیا و منطقی رووسیا بینێرین، دەتوانین بۆ دووبەی بنێرین. دووبەی زۆر ئاسانە، دووبەی بازاری ئازادە، من وەکو خۆم ئۆفیسم هەیە لە دووبەی پێش 5 ساڵیش هەموو نمونەی خۆم ناردتە دووبەی و خواستیشی لەسەر هەبووە. کۆڵەتەکان پشکنی باڵە هیچ گرفتەکمان لە هیچ شتێک گرفتمان نەبووە، خواستیشە و بەڵام هەناردەکردنەکە تۆزێک ئاستەم بوو لە پێشمان نەماتوانێت بن. دواتر بێزگەلەوەتوانێت ئەمە کوردستانمان لە بندەستایە، عێراقمان لە بندەستایە، با بتوانین جارێ بەرهەمی خۆمان پڕ بکەینە ئەنجە دواتر بچینە دەرەوە. تا چەند هەست بەبێ پلانیەکەن بۆ نمونە کارگەیەک هەیە ئێوە کارگی پاکەرەوەتان هەیە باشە ماوەدەکانی خاوێنی تا چەند ئەگەر 100 کارگەی ئەوە هەبێ مە گرفتەوە بێ پلانیە یان چی بکە حکومە ڕێکی بخە بن 150 کارگەی بلۆگ لە هەولێر هەیە 150 دیکە لە سلێمانی هەیە ئازارەمان زۆر ئەم ئازارە چۆن ساڕێژ ئەم ئازارە بەڕاستی بە وەزارەتی پلاندانان و پیشەسازی دەبێ هەماهەنگ بن لەگەڵ یەکە و دیوێش تریش ئێمەش وەکو بازرگانەکان نابێت چیتر چاولێکتر بکەین. من پاکەرەوەم هەیە بۆ نمونە جەنابەت با بچی کاغەز بکەیت دار بکەیت. چاولێکەریی زۆر هەیە، چاولێکەریی زۆر هەیە، بەڵام چاولێکەری بازار هیچ تەنەکو پێویست نەبێت. بەڵێ بەڵام پێویستە لەسەر حکوومەت پلان دابنێ پاکەرە و پێویستی بە چەندە. ئێمە ئەمڕۆ کە دەتوانین عێراق و کوردستان تەغتیە بکەین، ناکرێ ئەمڕۆکە برادێکی تر بێ بچی وڵایی منیش کارگەیەکی بەرهەمی زاهی دادنم بۆ نمونە یا پاکەرەوە دەبن کاکە تۆ بڕۆ کرێنزدانێت. کردنەوەی چەند بانکێکی بازرگانی تاوەکو بتوانرێ قەرزی پیشەسازی بە کارسازان بدات و کەمکردنەوەی کرێی کارەبا و باج لە گرنگترین سێ داواکاری و بەرهێنەرانی بواری پیشەسازیە. یەکێتی ژوورە پیشەسازیەکانی هەرێم راپۆرتی چارەسەری گرفتەکانیان لایە. ئەمە وەخت خۆی یەک لەوانە کە ژووری بازرگانی چوینە پێش بۆ تەملیکردنی ئەو ئەرزە زەویانە بەڕاستی مەسەلەن کە بەلەدی ئەرزی بەکرێداوە بینابین نرخەکان زیاد دەکا بەبێ تەفاهم بەبێ ئیتیفاقەت ئەوە دەبی کارگەڕاتەوەستی. بەڵام گرفتێکی دیکەش باسەکەی دکتۆر قسەکەت پێ نەبڕم باس لەوەیە خاوەن کارگە هەبووە بە ناوی دامەزانی کارگەوە زەوی وەرگرتووە بەڵام زەویەکەی بەکارهێنا بۆ پرۆژێکی دیکە. یعنی ئەمە دەزانی چیە ئەوە خەتو ئەمە یعنی لە هەموو ئیش و کارێک لە هەموو دنیای ئەدی بۆ یاسادانراوە یعنی خەڵکەکەیە ممچینە مخالفە یاسا بکە ئەدی ئەوەن ئەمە ناتوانین یعنی ئەوە ئەم دەبی دام و دەستگاکان متابعی ئیشکە مەسەن ئەگەر با ئەگەر مخالیفی با سزا بدرێت لێوەربریتەوە نمونەی وە هەبووە قوربان ئەمن نەزان احتمالە هەبووە یعنی ئەمن دەزانی ئەمە ئەو ئیشی منیە بچی ئەمە بە خۆمان ئەسڵمان ژووری بازرگانی پیشەسە دیفاع لە منتەسیوی خۆمان دەکەین. وەزارەتی پیشەسازی و بازرگانی دەیەوێت 4 ناوچەی پیشەسازی گەورە لەسەر ڕوبەری 1 ملیۆن مەتر دووجا لە هەولێر و سلێمانی و دوهۆک و گەرمیان دروست بکات. ئێستا هەفتانە نزیکەی 15 بۆ 20 داواکاری نوێ بۆ دروستکردنی کارگە ئاڕاستەی وەزارەتی بازرگانی دەکرێت. تا ئەم ساتەش 3052 کارگە مۆڵەتیان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم وەرگرتووە. وازیری پیشەسازی و بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی سەردەمێکی نوێ لە بواری پیشەسازی دەدات. دەژڵێ هەر کارگەیەک داخرابێ و بزانڕێ سوودی ئابووری دەبێت ئەوە بۆکردنەوەیان هاوکاریان دەکەن. لە پاڵ بەگەرخستنەوەی کارگە لە کارکەوتوەکان کارگەی نوێش دەکەنەوە. هەوڵتان نەیاوە وەکو وەزارەتی خۆتان لێکۆڵینەوە بکەن لە هۆکاری ڕاست و دروستی داخستنی کارگەکان؟ بەڵێ ئێمە لێژنەشمان دروست کردووە من بۆ خۆم داوام کردووە لەو لێژنەیە ئەحساییەی تەواومان بدەنێ هۆکاری داخستنی چیە و چۆنیەتی چارەسەرکردنی ئەم کێشەیەشیە ئەوەشم لەبیر نەچێ هەندێکیان بابرێن داوامان لێکردوونەوە کە ئەوانەی باسم کرد جەدوای اقتصادی نەماوە
بێ سنفەکەی بگۆڕی بۆ شتێکی تر کە ئەو وڵاتە پێویستێتی هەندێک لەوانە جەدوای اقتصادی نەماوە چونکە بە چاولێکەری هەندێک معاملدانراوە چاولێکەری بووە بۆیە ئەوەش یەک لە گرفتەکانە کە بێپلانی لەمە دوای ئێمە شتێکمان هەیە کە وەکو ئەوەی باسم کرد جەدوای اقتصادیەکەیە کاتێک کە بێوێ کارگەیەک دابنێ ئێمە دراسی ئەوەمان کردو بزانین ئایا لەو کارگەیەمان پێویستە دایبنیاننا ئەگەر پێویستمان پێنەی پێدەڵی کاکە هەم وەکو وڵاتەکە پێویستمان پێنی هەم خۆت زەرەر دەکەیت چونکە دوایی بەرهەمەکە سرف نابێت لەبەرەوە پێویستە لە شتێکی تر بێ ئەو کارگەیە دامەزرێنی کە پێویستمان پێ پلانی وەزارەتی جەنابتان چییە و لە چەند ساڵی ئایندە ئەتوانین لە سەدا چەند ڕێژەی پشتبەستن بە بەروبوومی ناوخۆی و بەرهەمی ناوخۆی زیاد بکەین ئێمە پلانمان ئەوەیە بۆ ئەو بەرهەمانەی یان بۆ ئەو کاڵایانەی دراسێکی بەو شێوەمان کردووە با بزانین زۆرترین کاڵات چییە دێ لە دەرەوە پارەکانمان لە چ دەڕواتە دەرەوە بین کارگەی دروستکردنی ئەو کاڵە و بەرهەمانە بێنین لە کوردستاندا مەزرێنن و ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەمانە ئەو ماوەدە خامەی کە هەمانە چییە لە کوردستاندا کە دەتوانین کارگەی بۆ دامەزرێن بۆ نمونە باونە مەسەلەی شیرەمەنی لە کوردستاندا بۆچی ئەو هەموو ماست و شیرەمەنیەکان شتەکانی تر بێ لە دەرەوە لە کاتێکدا ئێمە ئەگەر بین کارگەیەکی دروستکردنی شیرەمەنی و مشتەقاتی شیر بێنینە کوردستان باوەڕ ناکەم ئەوەندە پێویستمان بەو هەموو کاڵایە بێ لە دەرەوە بێتن زۆر شتی تر هەیە کە تۆ موادی خامەکەت لە کوردستاندا هەیە دەتوانانی کارگەی بۆ بینی لە کوردستان دایمەزرێنی دویم پرسیاری خۆم کە ئەوترێ پشت بە داهاتی پیشەسازیش ببەسترێت بەو دۆخی ئێستاوە ئەتوانرێ تۆ ئێستا لە حالی حاضر ناتوانانی بڕێن سەیان بە ڕێژەیەکی باش پشتی پێستی بەڵام سیاسەتی حکوومەتی هەرێم سیاسەتی ئەو وەزارەتە ئەوەیە کە ئێمە گرنگی بە پیشەسازی خۆمانەی بدەین کارگە بێنین لێرە دامەزرێنین و پەرەی پێ بدەین بۆ ئەوەی پیشەسازیش لە پاڵ نەوت و لە پاڵ داهاتەکانی تر سەرچاوەکانی تری داهات ببێ بە سەرچاوەیەکی سەرەکی لە داهاتی هەرێمی کوردستان. ئەگەر بەرهەمێکی کارگە خۆماڵیەکان لە 125 پێویستی شوێنێک دابین بکات ئەوە دەپارێزرێ باز دەخرێتە سەر هاوشێوە بیانیەکەی هەندێک کارگە لە کوردستان لە 150 پێداویستی شوێنەکانی خۆیان پڕ دەکەنەوە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 150 بەرهەم پارێزراون باج خراوەتە سەر هاوشێوەکانیان دەمانەوێت هاوکار بین بۆ بەرهەمە ناوخۆیەکان یەکێک لەوانەیە کە ئێمە بتوانین ئەو بەرهەمانەی کە خۆماڵین یان دەتوانین مەوادی خامە لە هەرێمی کوردستانە زۆرن دەتوانین ڕێگری بکەین باش بخینە سەر ئەو مەوادی خامانەی کە هەمان شێوە لە ناوخوا هەیە بۆی ئەو سەرەی هەناردەکردنی دەرەوە زیاتر بێت و ئەمە کەمتر بکەوێت لەسەر کارگەکان دووهەم وەحدەی کارەبا یەکێکە لە هەرە ڕوکنە ئاساسیەکانی بەکارخستنی هەرزانتر کرێ و لەگەڵ ئەوەیشدا کە ڕەچاوی باج و چۆنێتی ڕسومات کەمتر بکرێتەوە بە ڕێژەیە کە هاندانی زیاتر هەبێ بۆ کارگە ناوخۆیە. یەکێک لە هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ئابووری و داراییدا لە خاڵی یەکەمدا هاتووە کار دەکرێت بۆ ئەوەی ئابووری هەرێم فرەچەشن و فرەڕەهەند بێ تەنیا پشت بە نەوت و غاز نەبەسترێ بۆ ئەم مەبەستە پەرە بە کەرتەکانی کشت و کاڵ و پێشەسازی و گەشتیاری دەدرێ هەوڵ بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی دەرەکی لەم کەرتانەدا دەدرێت. پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵن بۆ چارەسەرکردنی کێشەی کارگە و خاوەن کارگەکان دەوترێت ئەگەر کارگە لە کارکەوتوو بێکارەکان وەگەڕ بخرێنەوە نزیکەی 24,000 هەلی کار دەرەخسێنرێ بۆ ئەو کەسانی کە بێکارن لە هەمان کاتدا 2 ملیارد دینار وەگەڕ دەخرێ لەو کارگانی کە پێشتر لە کارکەوتون تا بەرنامێکی دیکام و لایەک لە خۆشیابن خواتان لەگەڵ.